بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان ئازیزانی بەرنامەی نووسین و یادەوەری خۆشحاڵم کە لە ئەڵقەی ژمارە 52 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. لە ئەڵقەی ڕابردووە ئەڵقەی ژمارە 51 هەندێک وردە بابەتمان باس کرد، قسەمان لەسەرەوە کرد کە تەوژمی ئیسلامی ئەکەوێتە ژێر پێوەری ئەوەی کە پێوتر ئایدۆلۆجیا یاخود مەسەلەن شتێکی بیان ئایدۆلۆجیە. قسەکە لەسەرەوە بوو کە مامۆستا لە وەڵامەکەیە کە وتی تێڕوانینی ئیسلامی یاخود ئیسلام بۆ خۆی لە پێلک و قەپیلکی ئایدۆلۆجیا جێگای نابێتەوە. هەندێک وردە بابەتی تر مابوو کە پێویستی دەکرد کە هەڵیگرین بۆ ئەم بەرنامەیە بۆ ئەڵقەی ژمارە 52 لەبەرەوەی ڕێخۆشکردنێکی تەواو بکەین بۆ کتێبەکە، کتێبی تۆژمی ئیسلامی و ئەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانی بۆی کە گەیشتینە ناوەڕۆکی کتێبەکە پێشتر هەندێک شتمان بیست بێ واتە ناوەڕۆکی کتێبەکە وەکو خۆی قبوڵ بکەین. مامۆستا جارێککە بەخێر بێت. زۆر سپاس کاک پێوەنیۆش بەخێر بێنێ ئەخوا. سپاس دەکەم. مامۆستا لە کۆتا وەڵامی ئەڵقەی ڕابردووە بۆی من بتوانم بەیەکیانەوە ببەستمەوە. کۆتا پرسیارم کە کرد لە وەڵامی جەنابتا باست لەوە کرد کە پێش ئەمەی کە ئێستا ناوێنرێت تەوژمی ئەلمانی خەڵکی تر هەبووە، خەڵکی دیندار، مەسەلەن کەسایەتی ئاینی، شێخی تەریقات، با بڵێن ڕەوڕەوەی یاخود باڵێن پێشەوایەتی ئەوەی کە پێگوترێ شۆڕشیان کردووە، ئەوەی کە پێگوترێ شۆڕشی جان چنەتەوەی بێت چ ئەوەی لەو شتانە جیاوازانی کە مەسەلەن شۆڕشی لەسەر کراوە. قسەکە لەسەرەوەیە مامۆستا زۆر جارە وترێت لە نووسینیش ئەما کوترێ وەکو باوە بڵین کراوە بە دیکۆمێن ناکراوە بە نووسین، کراوە بە حەقیقەتی بواری تێکست کە ڕاستە ئەوانە کردویانە هەر لە شێخ عەبدوڵای نەهری و لە شێخ مەحموود و لە قازی محەممەد تەنانەت، بەڵام هیچ کەم لەمانە بەمانای دینی نایان کردو، یعنی حرەکەتەکان حرەکەتێکی دینی نەبووە. ئیسلام بۆ خۆی باوا بڵێن مەبەستی سەرەکی نەبووە و کەمترین باسیش باسی مەسەلەن بۆ منە ئیسلام بۆ ڕاستە لەوانەیە بچیتە لای قازی وەسیەتەکەی دەستکەوێت کە ئەندازەیەک مەسەلەن بۆن منە ئەوەی لێ خوێنرێتەوە کە کەسایەتێکی ئاینی بۆ هەروەها هەوڵشی داوە لەو ڕێگایەوە مەسەلەن بۆن منە کارێک بکە. بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەوەی کە جەنابەت وتت پێش ئەم ڕەوتی ئەلمانیە باوا بڵێن کەسایەتی ئاینیەکان شۆڕشیان کردووەوە نە ئەبوو ئەم شۆڕشە بپچڕێ و دەبووە خەڵکی تر هەڵسابان بەم کارە. قسەکە لەسەرەوەی مامۆستا چۆن جوابی ئەوانە بینەوە کە ئەڵەن ئەمانە حرەکەتێکی ئاینیان نەبووە یاخود بە ناوی ئاینەوە حرەکەتیان نەکردووە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. دووبارە بەخێر بێنی ئەخوا کاکە پەیوەندیان و سوپاسی خۆت و هاوکارانت دەکەم. سپاس دەکەم. بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە جارێکی دیکە دەگەڕێمەوە بۆ زاراوی ئەیدۆلۆژیا. وەکو لە ئاڵقەی پێشوودا باسمان کرد بۆ یەکەم جار ئەم وشەیەکە وەکو زاراوەیەک بەکار هات. داروشەی ئیدە هەبووە، لۆژیا هەبوو، بەڵام ئیدۆلۆژی بۆ کوزاراوەیەکی فیکری سیاسی کە بەکار هات لەلایەن بیرمەندی فەڕەنسی بەناوەکەی وەکو خۆی بڵێم دیستۆت دیتراسی لە ساڵی 1970 واتە ڕێک 290 ساڵ لەمەوە پێش وەکو زاراوەیەکی فیکری سیاسی بەکاری هێنا لە کتێبێکی خۆیدا کەواتە ئیسلامێک بەو پان و پۆڕیە، بەو زەبەلاحیە، بەو فرە ڕەهەندیە کە باسی دنیا و دوا ڕۆژ، باسی پەنهان و ئاشکرا، باسی خوا و بەدیهێنەر و بەدیهێنرا و باسی هەمووی دەکا، ناگونجێ بخرێتە چوارچێوەی قاڵبی زاراوەیەک کە 290 ساڵ پێش داهێنرا و ئیسلامێک کە 1400 ساڵە هاتووە و ئەویش دیارە دوانوسخەی هیدایەتی خوای پەروەردگارە گەرنا ئیسلام ئاین و بەرنامە هەموو پێغەمبەران بۆ عەلەیهیمو السەڵات وەسەلام لە ئادەمەوە عەلەیهی سەلام تاکو پێغەمبەری کۆتایی خاتەم محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام. بەنسبەت پرسیارەکەتەوە
کە ئایا ئەوانەی کە قیادەی خەباتی ڕزگاری خوازی نیشتیمانی و نەتەوەیی کوردیان کردووە کەسایەتی دیندار بوون یعنی کەسایەتی بەرچاوڕوون بوون لە موسڵمانەتیدا پیاوێکی وەکو شیع عوبەیدڵای نەهری پاشان شێخ عەبدولقادر شەمزینانی کوڕی هەروەها شێخ سەعیدی پیران ئەوانە پەیڕەوانی تەریقەی نەقشبەندی بوون و پیاوی زۆر ناودار بوون هەروەها قازی محەممەد قازی بووە شیع عەبدولسەلامی بارزانی مەلا بووە شارەزا بووە کە لە ساڵی 1940 لە مووسڵی عەدام کراوە ئەمجا شێخ مەحموودی حەفید نەوەی کاک ئەحمەدی شێخ بووە نوێشکەر و بەدین و لە شیعرەکانی دیارە و پیاوێکی بەعیزەت و هەروەها تەنانەت یەزدان شێر و ئیسماعیل خانی شکاک و ئەوانە ئەو لە مێژوو ژیانیان داهاتوە کە ئینسانی بەدین و دیندار و پابند بە ئیسلامەوە بوون جا پرسیارەکە دەوە بوو کە ئایا ئەوانە بەڵێ قسەکە لەسەرەوە مامۆستا ئەمانە ڕاستە کەسایەتی ئاینی بوون بەڵام بە ناوی ئاینەوە نان کردووە تاکەی تاکو و سەردەمی ئەوەی کە پێگوترێت سەردەمی ئیمان بەننا دەزانم جا تەعەرزت کەم ئەوانە خۆ بۆ زانیاریت ئێستا موسڵمانان مولزەم نین کە ئەوە ڕەنگە شتێکی تۆزێک تازە بێ موسڵمانان مولزەم نین لە بەرەوەی کار بۆ ئیسلام دەکەن بە ناوی ئیسلامەوە بیکەن یا کە دەوڵەت دادەمەزرێنن بە ناوی لێ بنێن دەوڵەتی ئیسلامی یاخو لە بەرەوەی کە خەباتێک دەکەن بە نەفەس و بە هەناسەی ئیسلامی و کە هەنا و هەوێنەکەی ئیسلامەتی و قورئان و سونەت و شەریعەتە ملزەمنی ناوی لێ بنێن ئیسلام بەڵام ئەوە ئێستا کە دوایی لایەنە ئیسلامیەکان ناوی ئیسلامیان لە خۆیاننا بۆکو خۆزیاکردنەوەیکی فیکری بوو لەوانی دیکە کە خەڵک ناوی لە خۆی نابوو سۆسیالیست ناوی لە خۆی نابوو مارکسیست ناوی لە خۆی نابوو ئێستا سیکۆلاریست لیبرالیست ئەوانیش بڵی خۆیان ناچار بینی کاکە وڵای ئێمە ئەوان نەنین ئێوە چین ئەمە ئیسلامین ئەگەنە لە ڕاستیدا لە نێو میلەتێکی موسڵماندا تۆزە شتێکی سەیرە بڵێ وەڵام من ئیسلامی و نێو میلەتەکە موسڵمانە خۆ هەموو موسڵمانێ دێ بەدوای ئیسلام کەوێ بەهەرحاڵ ئەوە بابەتێکی دیکە بەس گرنگەوەیە ئەو گەورە پیاوانە کە قیادە و ڕیادەی شۆڕشی کوردیان کردووە خەباتی نەتەوایەتی و نیشتیمانی کوردیان کردووە خەباتی ڕزگاری خوازیان کردووە گرنگەوە لە ذاتی خۆیاندا موسڵمان بوون و پێشمەرگەکانیان و ئەوانەی کە لەگەڵیاندا بوون دیندار بوون و ئامانجەکەشیان قازی محەممەد لە وەسیەتەکەیدا دیارە هەزار ڕەحمەتی لێبێ شێخ سەعیدی پیران کە ئیعدام دەکرێ شێخ سەعیدی پیران بوو گوتی من ئامانجەکەم دووشتە یەکەم جێڕانەوەی خلافەتی ئیسلامی دووهەم کوردیش ڕزگار بێ و سەربەخۆ بێ و لە وڵاتی خۆیدا ئازاد بێ تەماشا دەکەی ینی شتەکانیان شەرعی بوون شیع عەبدولسەلامی بارزانی مەسەلەن کە وەکو بەرگریکردن لە عەشیرەتەکەی خۆی لە ناوچەکەی خۆی کە داگیریان کردو هەروەها قازی محەممەد کە کۆماری کوردستان دادەمەزرێنێ کە زیاتر ناوی لە کۆماری مەهاباد لەبەر شوێنەکەی ئێوە بە ناوی کۆماری کوردستان بووە چی بووە بۆی کە کوردیش وەکو میلەتانی دیکە خاوەنی بوون و ماف بێ یا مەلیک مەحموود شێخ مەحموودی حەفید ڕەحمەتی خوا لە هەموویان بێ و خوا پلۆپایان بەرز و بەرزتر کاتەوە ئەویش بە هەمان شێوە کە لەگەڵ ئینگلیسیێک دەگیرێ هەر ئەوە بۆ کە لێرە میرنشینێکی کورد وەکو چۆن مەسەلەن میرنشینی ئەوە بووە کوردیش نەتەوەیەکە و بە ئەویش خاوەنی قەوارەی سەربەخۆی خۆی بێ و ئێستاش لەگەڵدا بێ ئەوە تەمان هەر ئەوەیە کە هەموو خەباتی نەتەوایەتی و نیشتیمانی ڕزگاری خوازی کە کورد پێی هەڵدەستێوش کە وەکو میلەتانی دیکە بێ جا بۆیە بە ناوی ئەوە نەبووە چونکە ئەو کاتە میلەتەکە هەموو موسڵمان بووە و ئەفکاری نامۆ وا نەبوون کاکەم خەڵکی دیکە ئایدۆلۆژیای دیکەی تەبەنی نەکردو تا ئەوان ناچار بن خۆچیان بکەنەوە میلەتەکە بەگشتی موسڵمان بوو ئێمەش خۆ ئێستا ئەگەر خەڵک واز لە لیبرالیزم و سیکۆلاریزم و ئەو شتە ئیزمدارانە بێنێ خۆ پێویست ناکەمە بڵێن ئیسلامین میلەت موسڵمان و تەواو جا ئەگەر خەباتی نەتەوایەتی دەکەین ئەگەر خەباتی سیاسی دەکەین ئەگەر هەر شتێک دەکەین ئەگەر دەوڵەت دادەمەزرێنی پێویست ناکە ناوی ئیسلامی لەسەر بێ میلەتێکی موسڵمان هەموو شتەکانی بەپێی ئیسلامە مامۆستا
ڕاستە جەنابەت باست کردوتت لە ناو ملەتی مسلمانە پێویست ناکە مەسەلەن بۆن منە زۆر جار ئەو حرەکەتە بەسەن بۆن منە بە ناوی ئیسلامی یاخود بە ناوی حرەکەتێکی دینیوە بکە بەسەلەن بۆن من خەڵکەکە بە خۆی مسلمانە ئێمەش لە ئەدەبیاتی خۆمان هەمیشە هەڵێن ئەڵێن لە سەدا 90 خەڵک مسلمانە بەڵام لە باری واقعا ئێمە شتێکی ترە بینینەوە مامۆستا بەڵێ ئەگەر قسە لەسەر ئەبێ ئەنجایسە تەحەفوز لەوە بکەم بڵم وشەی ئایدۆلۆژیای ئیسلامی بەکار نێنم تەوژمی ئیسلامی قسەکە لەسەر مامۆستا تەوژمی ئیسلامی تام لەحزە تەوژمی ئیسلامی تام لەحزەیە لە 115 کۆمەلگا تەناپەڕێنێ باشە تۆ هەست ناکەی تۆرانێک هەبوو لەگەڵ دینداری میلیا دەجانەکە ڕێمەوە بۆ ئەمە چونکە ئێمە حرەکەتەکەمان بەر لە هەموو شتێک حرەکەتێکی دینیە و بە هۆشاری ئاینی کارەکە دەمەوە بە جۆرە لە جۆرەکان قسەکە لەسەرەوەی مامۆستا پێویستمان بە ئاشبوونەوەیەکی بە ئابڵێن نەرمونیان و حەلیم نییە لەگەڵ کۆمەلگای خۆمان بۆی ئیتر تۆژمی ئیسلامی تەجاوەزی ئەو لە 115 بکات بێتەوە بە خاوەنی ئەم دیدەی کە مەسەلەن بۆن منە پێمان وایە خەڵکەکەمان خەڵکی مسلمانە نابێ ئێمەش دیری خۆمان ئەندازەیەک دەستکاری بکەین بەوەی کە ئەو خەڵکە مسلمانە ئیتر لەگەڵ ئێمەش بێ مامۆستا لە 115 تایبەتە تێپەڕێنیت بەڵێ کاکە پێوە لێرە دەبێ دووسی هەڵوەستە بکەین هەڵوەستەی یەکەم ئایا ڕاستە تەوژمی ئیسلامی لە وڵاتی ئێمەدا لە 115 تێناپەڕێنێ ئایا ئەوە ڕاستە وەکو دەنگدان مامۆستا ئێمە ئەوە بینین تەماشا بکە گیانەکەم باش پارتی بۆ لە سلێمانی بەقەدەر ئێمە دەنگ نایانێ یەکێتی بۆ لە هەولێر هەر بە قەدەریان شتێک زیاتر دەنگ دێنێ لەبەرچی کەواتە ئەو ئەنجام و دەرەنجام و دەرهاویشتەی دەنگدانە ڕاست نین پارتی لە سلێمانیش نییە یەکێتی لە هەولێریش نییە بە حکمی دەسەڵاتەکەی کە لە هەولێر هەیەی پارتی هێندە دەنگان دێنێ هەروەها یەکێتی بە حکمی دەسەڵاتەکەی کە لە سلێمانی هەیەی ئەوەندە دەنگ دێنێ دەستی کراوەتر بۆ گۆڕینی دەرەنجامەکانی هەڵبژاردن بەو شێوەیە کە بۆ خۆی مەبەستێتی کەواتە ئەو دەرەنجامانە ڕاست نین تعبیر ناکەن لە واقعی میلەت ئەوە یەک ئەوە هەڵوەستەی یەکەم هەڵوەستەی دووەم ئایا هەرچی دەنگ نەدا بەولانە ئیسلامیانە معناوە لە زمینی تەوژمی ئیسلامی دانیە ئەمن ئەوەشم پێوانیە بۆچی ئەسڵان خەڵکێک هەیە نوێژکەرە مسلمانە دیندارە بە دینە هەر ئیسلامی پێڕاستە بەڵام بڕای بە هەڵبژاردن بە دەنگدان نییە کە ئەوە کەسفەهمیە تێنەگەیشتنە لەوانەوە چکە تۆ بەدیلت چییە ئەی بەدیلت چییە کە تۆ وەکو کاتی خۆی لە ئیبن بازیان پرسیوە بە ڕەحمەت بێ لە محەممەد ناصرالدین ئەلبانیان پرسیوە لە ئیبن عوثەیمینیان پرسیوە کە من لە کتێبەکانی خۆمدا باسم کردووە فتواکانیانم هێناوە لیان پرسیون ئەرێ ئێمە دەنگ بە چێ بدەین توی دەنگ بە چێ دەدەن بزانن داخوا چێ نوێژکەرە بە دینە مسڵمان دەنگ بەوانە بدەن یخۆ دەنگ نادەن بە شەراب خۆرێک یخۆ دەنگ نادەن بە کەسێک کە بڕای بە ئیسلام نییە ئەو گەورە پیاوانە وایان گوتووە کە چی ئێستا خەڵکێک هەیە ئیدعای شوێن کەوتنی وان دەکەو دەڵێن هەڵبژاردن قەدەغەیە و حرامە و ئەی باشە بەدیلت چییە هەر لە پەراوێزی کۆمەلگا دابی ئەی باشە تۆ بەدیلت چێ بۆ ئەی چۆن کارێک پێی لەگەڵ کۆمەلگادا ئەوەی جەنابەت دەیڵێ چۆن کارێک بکەی لەگەڵ کۆمەلگادا کە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هەموو هاتوون هەڵقوڵاوی نێو خەڵک و جەماوەر بوون و بۆ خەڵک و جەماوەر هاتوون و پێغەمبەری خاتەم عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ المؤمن الذي يخالط الناس ويصبر على أذاهم أفضل من المؤمن الذي لا يخالطهم ولا يصبر على أذاهم كلا سنن الترمذي وأواني دكجات أو برواداري تيكل بخلق دبيو لسر أزار كان شان خوراقر دبيو باشتر لو تيكل يا نابيو لسر أزار كان شان خوراقر نابي پیغمبران علیهم الصلاة والسلام لسورة إبراهيم دا ليك صعيد دا خواهم يان كودا كاتو ليك ميدان دا كبيغمبرهم بيكو نبون بل أخواه سبحانه وتعالى بيك شيوا خطاب يعني ليه وردقري دلن شي ولا نصبرن على ما آذيتمونا خوراقر دا بين هرشان دا آزار مامدن پیغمبران وابون عليهم الصلاة والسلام لنا خلق خوان دابون بباشا كوات خلق هي هل وسيدوم أو بك خلق هي مرجنية بڕای بە غەیری ئیسلام بێ بە ئەڵمانیەکان دڵی خوانی پێخۆش نەکەن بەڵام چییە یا ئێمە نەمانتوانیوە یاخود ئەو چاو پێسچی لەسەر چاودانراوە یا جۆری تێگەیشتنەکەی لە ئیسلام هەڵەیە
پێی وایە کە نابێ بێ لەگەڵ تۆدا هاوکار و دەستبارگر بێ پێی وایە دەبێت بۆ خۆی لە پەراوێزی کۆمەلگادا بێ لێش گەڕەداخواچی حکم دەکا کە ئەوە هێندێکی خەتا ئێمەی تێدایە هێندێکی خەتا ئەڵمانیەکانی تێدایە کە چاواشەیان کردوون هەندێکیشی خەتای کەسفەهمی چاک تێنەگەیشتی خۆیانی تێدا لە دین کە پێیان وایە دین هەر ئەو شتە شەخسیانەیە کە دەبێت ڕایان پەڕن بەڵام دین حەقی نییە بەسەر لایەنی حکم و سیاست و ئابووری و کۆمەڵایەتی و چاکە و خێر و شەڕی نێو کۆمەلگا کەواتە با دڵی خۆیان خۆش نەکەن بە بەڵگەیش چی بەڵگەمان بەدەستەوە لە خۆ ڕەقسە ناکەم ئەم هەڵبژاردننی ئەم دوایی هەرێمی کوردستان 100 بەشدار بوو بە هەموو حیسابە ناگاتە 160 بەشدار نەبووە چێنە 160 ڕەنگە زۆری لە نوێشکەرەکان بن کە نایەت قەناعەتی بەدەنگدان نییە یا پێی وایە کە مەسەن بە واقع ناگۆڕ یاخو ناومێدە لە پرۆسەی سیاسی کەواتە مەرجنیەوەنە ئەلمانی بن ئەوەش هەڵوەسەی دووەم هەڵوەسەیەکی دیکە کە پەیوەند ئەوەیە کە ئێمە لە ڕاستیدا ناچین هەر کەسێک لە ژێر شەتری ئەم لایەنە ئیسلامیانەدا نەبێ لەو چوارچێوەیەدا نەبێ بەی خۆمانی نەزانین خەڵکێکی زۆر هەیە بە هی خۆمانی دەزانین بووە من پێم وە هەر کەسێک بڕوای وابێ دەبێ ژینی بە پێی دینی بێ ژینی تاچی خێزانی کۆمەڵایەتی سیاسی بە پێی دینی بێ ئەوە لە ڕاستیدا لەسەر لە نێو تەوژمی ئیسلامیدایە جاوەکو گوتم بێت دەنگ بدا و دوای تەلاعوب بە دەنگەکانی بکرێ ئیرادەکەی تەزیف بکرێ بپوچێندرێتەوە کە ئەوە هەیە یاخود هەر نەیە دەنگدا لەبەرو کە نەک لە بەرۆی بڕای بەلایەنە ئیسلامیەکان نییە لە بەرۆی کرد لە پرۆسی سیاسی ناومێدە دەڵێجاکە کە دەنگ بۆ بدەم چونکە بۆ خۆوە هەر خەڵکی ئیسلامی نییە کە ئەوەن ئەدی باشە کورسەکانی گۆڕان نەبوونەوە بەنیوە ئەوە بۆ دیارە قەناعەتیان بە پرۆسی سیاسی نیە قەناعەتیان بە پرۆژە سیاسیەکەی ئەو لایەنە نییە جا کەواتە ئەو قسەیە کە دەگوترێ تەوژمی ئیسلامی ئەوەندە تێناپەڕێنە ئەوە ڕاست نییە بەو سێ بەڵگانە و پاشان ئێمە دەبێت حساب بە ئەوەش بکەین کاکە پەیوەند الناس على دين ملوكهم کابرایەک گۆستاف لۆبۆن کتێبێکی بەناوی سیکۆلۆژیەت الجەماهیر تاوان بە ئینگلیزی داینا بەڵام بە عەرەبی تەرجەمەکەی وایە سیکۆلۆژیەت الجەماهیر خەڵک و جەماوەر جا من عادەتم نییە ڕوو دەربایسی بۆ خەڵک و جەماوەر بکەم خەڵک و جەماوەر زۆر جار بە هەڵەدا دەچێت لە ڕووی فیکریەوە و جاری واشێ فیکری دەزانێت چۆنە بەڵام نیەتەکەی باش نییە و جاری وایە دەترسێ جاری وا هەیە وەکوتم هەیە چاواشە دەکرێت هەیە دەترسێندرێ هەیە مەبدەعەکانی خۆی پێشێر دەکات بۆ چونکە خەڵکێکی زۆر دەبینم دەڵڵای ماوەستان بڕوان بەو حیزبە نییە بڕوان بەوە نییە ئەی باشە بۆ هەوڵ نادەی بێگۆڕا خۆڵی بڵێم چیت ژیانم وا دەڕوە چاو کەواتە مەرج نییە ئەوەش کە دەنگ بۆوان دەدا هەمووی هیوان بێ ئەوەش هەیە مەرجنیەوەی دەنگ بە ئەلمانیەکان دەدا ناوەڵە با پارە حرامەکان لەدەست ببێتەوە و دەسەڵاتەکان لەدەست ببێتەوە ئێمە 27 ساڵە خاوەنی حکمی خۆمانین بۆ دامەزراوێکی سەربازی پێشمەرگەی نیمانیەکە ئینتیمای بۆ نیشتیمان هەبێ بۆ نیمانە کە کابرا تەماشا دەکا حکومەکەی و خەڵک و جەماوەرەکەی بە زەبری پارە حرامەکە کە بەدەستێوەیەتی نەوتەکە و بودجەکە و گومرگەکان کە کۆی دەکاتەوە بە ناشەرعی بەکاری دێنێ بە حکمی ئەوە و بە حکمی ئەو دەسەڵاتە کە نایڵێ ببێتە مؤسسە و دامەزراوە تاکو هی هەموو خەڵک نەبێ بە حکمی ئەوە حکمەکەی بۆ دەڕوا دەسەڵاتی ڕاناوە بەسەر خەڵکدا کەواتە خەڵکێکی زۆری شێ وەکو گوتم جا ئەوی دەترسێندرێ ئەوی دەبرسی دەکرێ ئەوی چاواشە دەکرێ ئەو هەموو کەناڵە ڕاگەیاندنانە کاکە پەیوەند کە بە پارەی نەوتی دزرا و فرۆشرا و هەرزان فرۆشکراوی ئەم وڵاتە بەڕێوە دەچن بۆ کاریگەریانێ لەسەر چاواشەکردنی خەڵک ئەو کەناڵانی کە بەکار دەهێنرێن بە شێوەی ناڕاستەوخۆ حیزبینین بەڵام حیزب بەکاریان دێنێ و تەمویلیان دەکا بۆچی بۆ چاواشەکردنی گەنجەکانمان بۆ لە خشتە بردنیان بۆ سەر قاڵکردنیان بە غەریزەکانی خۆیانەوە وەکو کرمەگەڵ خۆرکە وەکو مێش و مەگەزیان لێ بکەن لە شوێنەکاندا بکەون خەریکی تریاک کێشان و خەریکی نێرگە لە کێشان و خەریکی چی بن ئەوان هەمووی کاریگەری هەیە ئەوە هەمووی لە ڕاستیدا بە زیانی ئەو تەوژمە تەواو دەبێت کە دەیەوە گۆڕانکاری بکە کە سەرڕمی ئەو تەوژمەوە سەرقافڵی ئەو تەوژمە تەوژمی ئیسلامی باشە مامەستا بە بۆچوونی من تەوژمی ئیسلامی
لە ڕابردووە چەند شتێکی باش چەسپاند یەشێک لەوانە کە ئەوەیە کە توانی وەڵامی ئەو پرسیارە بداتەوە کە خەڵکی ئیسلامی ژاوەی کە پابندە بە مەسەلەن من بە ئیسلامەوە لە بواری حرەکەتە لە باری جموجوڵی مەسەلەن بۆ منە حیزبە توانیان بڵن کاکە دینداریش توانای ئەو حرەکەتەی هەیە ئیسلامیش توانای ئەو حرەکەتەی هەیە لە تەنیشی حیزبەکانی ترەوە حیزبی ئیسلامیش هەیە و لە بواری ئۆپۆزیسیۆن بوون و واروها ڕنگدانەوەی ئەم مەسەلەن بۆن منە دژە دەسەڵاتەش مەسەلەن بۆن منە ئەسمونێکی باشی بڕێەوە ڕەنگە وردی کەیتەوە شتی زۆر باشی کرد بێ بەس بە بچوونی من قۆناغێکی گرنگی لەبەرداوە ماوە ئەویش دروستکردنی متمانەی حکومڕانیە مامەسا ئیتر وردە تەوژمی ئیسلامی خەریکە ئەپەڕێتەوە ئەو مێژوە بەجێ ئەڵێ قسە لەسەر وەرگرتنی دەسەڵات و واروەها شێوازی حکومڕانیەکە هێشتا ئەم دیدە زۆر ڕوون نییە و هێشتا بە جۆرە لە جۆرەکان بە ئەوەش بڵێن جەماوەری ڕەنگە ئەو متمانەیە بۆ دروست نەبێ دروست نەبوو بێت کە مەسەلەن بۆ من هێزە ئیسلامیەکان بێنێتە پێشەوە حکومڕانیە بکا کە جیاواز بێت لەم حکومڕانیە بە بۆچوونی تۆ ئیتر لێرەوە تەوژمی ئیسلامیەکەش پێویستی بە دەستکاریکردنی قەنەعەتی خۆی و واروەها بە شێوازێکی تری ئیشکردن نییە بۆی ئەم متمانەی جەماوەریە بەدەست بێنێت مامۆستا لە دەستی ئەوانی تری وەرگێ ئەوی ژماعی کە دروست بووە ئەنجابی جێڕێتەوە بۆ لای خۆی کاک پەیوەند من ینی پرسیارەکانی جەنابەت هەمووی دەسەلمێنن تەوژمی ئیسلامی دوێ زیاتر بچێتە نێو خەڵک من گلەیم هەیە لە خۆمان کە بەتەکید ئەمن ئەو شتانی کە دڵم بۆ عقیقەکە چۆنە بە ئاوا ببینین بەڵام معنای وانەیە کە ئێمە بێ هەڵەین و ئەوەی کە جەنابەت دەڵێ کاتی ئەوەش نییە کە ئێمە چاو بە خۆمان دابجێڕینەوە لە ڕووی ئەوە کە خەڵک زیاتر متمانەمان پێ بکات بە بەڕێوەڵە بەڵام من یەک پرسیار دەکەم بەردەوام ئێمە پێویستمان بە چاو بە خۆدا جێڕانەوە هەیە ئەوە هیچ گومانی تێدا نییە بەڵام ئایا ڕۆژێک لە ڕۆژان ئەم ئیسلامیانە ئەم تەوژمە ئیسلامیە حکمی بەدەستەوە هەبووە یعنی حکمی ئەم وڵاتەی کردبێ جا ئەدائێکی خراپی بوو بێت و خەڵک لێ متمانە بێ یا متمانەی پێنەکە خۆ نەبووە ئێمە جاجار گەشتێکی جوزئیمان بەدەستەوە هەبووە بەس باش بووە مامۆستا ئەو جوزئیە زۆر تەماشایە ئەوە بڵێم ئێمە خشتێکی جوزئیمان بەدەستەوە هەبوو ئەزمونێکی باشمان پێشکەش کردووە لەسەر ئاسی وەزیر لەسەر ئاسی بەڕێوەبەری گشتی لەسەر ئاسی قایم مەقام لەسەر ئاسی مدیر ناحیە پاشان لە پەرلەماندا لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق یعنی ئێمە کە لە گۆشەیەکدا بوارمان پێدراوە دەرفەتمان پێدراوە دەوری خۆمان ببین دەوری زۆر چاکمان بینیوە ئێ باشە خەڵک دەبێت قیاسی بکە بڵێ باشە گەر بە یەک دوو وەزیر یەک دوو بەڕێوەبەری گشتی بە چەند قایم مەقام و مدیر ناحیەک بە چەند پەرلەمانتارێک ئەو هەموو ڕۆڵە ببینن تەوژمی ئیسلامی ئەی باشە گەر سپەینی بەس کۆمەڵە وەزیرێکی زۆر و ئەگەر سۆرۆک وەزیران و ئەگەر پۆستەکانی دیکەیان بەدەست دەبێت چی بکەن خەڵک نابێت قیاس بکە خەڵک دەبێت ئینسافی هەبێ ئێ باشە تۆ ئەگەر بە وەزارەتێک ئەوەندە ڕۆڵە ببینی ئەگەر بە چەند پەرلەمانتارێکی کەم ئەوەندە ئەگەر بە دووسێ ئەنجومەی نوێنەران ئەندامی ئەنجومەی نوێنەران ئەوەندە دەورە ببینی بە چەند مدیر ناحیە و قایم مەقامێک معناوە دیارە ئەگەر پانتایی حکمت زیاتر فراوانتر بێت دیارە ڕۆڵی زیاتر دەبینی ئەگەر نا من لەگەڵ ئەوەدام دەزانم کە بەردەوام پێویستیمان بە چاو بەخۆدا جێڕانەوە هەیە لەبەر چی لەبەرەوە کە کاکە پەیوەندی ئیسلام کە تەماشای دەکەین ئیسلام زۆر بەرزە هەرچەند ئێمە هەوڵ دەین هەر ناگەینە ئەو ئاستەی کە ئیسلام دەیخوازێ لە زۆری یەکەم لە زۆری کارکردن بە ئیتقان و بە ڕێکی و بە وردەکاری دوو لە شێوەی مامەڵەکردن لەگەڵ خەڵک مامەڵەکردنێکی ڕاقیانەی زۆر بەرزی دڵسۆزانە پاشان لە ڕووی دینداری شخصی خۆمان لە ڕووی زیاتر ساغ و سافکردنەوەی دڵ و دەروون و نیەت و هاندەرمان و لە شێوەی ئیدارەدانی حیزبی خۆمان ینی بە شێوەیەکی ڕاقیانە بە میکانیزمی سەردەمیانە و هاوچەرخ کە لە قاڵ بووبۆتە مێژوویەکان بێنە دەرێ جورئەتی ئەوەمان بێ لە قاڵ بۆتە مێژوویەکان بێنە دەرێ بۆ وێنە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی 90 ساڵە تەمەنمان 90 ساڵە ینی ئێ باشە معقوڵ نییە ئەوەی کە تۆ 90 ساڵەوە پێشگوتوتە یاخود 10 ساڵەوە پێشگوتوتە بۆ هێندێشتی کە گۆڕاو و دەگۆڕێ هەر لەسەرەوە بڕۆی ناگونجێ ئەی ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ هەزار جار بە نمونەمان هێناوەتەوە کە هەتا لە بەغدا بوو بە زۆرێک فتوای دەدا بۆ هێندێشت کە دەچێت هەمیێسەر بە زۆرێک کە فتوا دەدا قولی قەدیم و قولی جەدیدی هەیە ئێمە هەر دەبێت لە قولی قەدیمان هەبێ ێ باشە وەکو دەقەکانی شەریعەت ئەوە لە جێی خۆن
ئەو شتانی کە ناگۆڕێن پەیوەندیان بە بووناسیەوە هەیە، بە ئیمان و عەقیدەوە هەیە، بە عیبادەتەوە هەیە، بە حەڵاڵ و حرامە بنەڕەتیەکانەوە هەیە، ئەوە ناگۆڕێن. بەڵام ئەوەی پەیوەندی بە مامەڵە لەگەڵ واقعدا هەیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە مەککە قۆناغی نهێنی هەبووە، قۆناغی ئاشکرای هەبووە، دوای کە دەچێتە مەدینە، یعنی بەپێی قۆناغەکان، بەپێی هەلومەرجەکان، پێش سوڵحی حودەیبیە جەنگی کردووە. لە سوڵحی حودەیبیە بڕیاردەدا کە شمشێر بخاتەوە کالان، مادەم بەرامبەرەکانی شەڕی پێ نافرۆشن، ئەوی شەڕ ناکە، مشتری شەڕ نییە. جا تەماشای ئەو ئیسلامە کە هەتا ساڵی شەشەمی کۆچی سوڵحی حودەیبیە جەنگاوەرەکانی کە لە خزمەت پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وەسەلام ژمارەیان 1600 کەس بوو. لە ماوەی 2 ساڵدا لە جەوی ئاشتی و سوڵحدا ژمارەیان بوو بە 8000 کەس. ئیسلام هەمیشە لە جەوی ئاشتی و تەباییدا زیاتر گەشە دەکات. ئێمەش ئەگە بەڕاستی یعنی دەمانێت بە دوای ئیسلام کەوین و خۆمان لە قاڵبی مێژووی و لە قاڵبی بیر و بۆچوونی مەسەن کات بەسەرچوو نادەین، ئێمە من زۆر جا گوتومە تەنیا بەحری شەریعەت وە تەنگ نایە لە چالاکیەکانی مرۆڤ، ئەمما جۆگەلەی مەزهەب و بۆچوون و فیکر و فتوایەکان جۆگەلەکەکان تەسکن. بەڵام چۆ ناو بەحری شەریعەت بەشت دەکات تا قیامەتێ دەتوانێت ژیانی تاک و کۆمەلگار ڕێکخا. بەڵام دێنێ و جۆگەلەی مەزهەب و فیکر و ئیجتیهاد ئەوە مەڕهونە بە کاتی خۆی بە شوێنی خۆیەوە لەو بوارانەدا کە گۆڕانێ بەسەردا. بەڵێ مامەستا نابێن نکوڵی لەوە بکرێت کە ئەوەی کە بزاوتی ئیسلامی، ئەوەی کە تەوژمی ئیسلامی دروستێکا لە هەرێمی کوردستانە ئاسایشێکی باوا بڵێن هەمە چەشن کە ئەوان مەسەلەن بۆن منە تیا بەشدارن کاڵێن ئاسایش مەبەسمان حتا ئەو پەنایە کە مەسەلەن بۆن منە بۆ بە پەنایەکی گرنگ بۆ ئەوەی کە پێکوترێ سەحۆی ئیسلامی، جوڵانەوەی ئیسلامی، ئەوەی کە ئەبێ بە هۆشیاری ئیسلامی. ئێستا الحەمدولله یعنی قۆناغێکی زۆری تێپەڕان و ئەمە. بەڵام قسەیەکی جوانی تۆ هەیە میشە کاڵی ئەبێ ئێمە کەوڵمان گەورە بێ. قسەکە لەسەرەوەیە مامۆستا ئەگەر تەوژمی ئیسلامی زەبەدوشەکەی منە دەڵێن کەوڵی خۆمان فەراح فەراح بەڵێ کەوڵی خۆمان فەراحکەی. قسەکە لەسەر مامۆستا ئەم سەحوە ئیسلامی یاخود بەڵام ئەم بزاوتە ئیسلامی کە ئێستا هەیە کە بە هێزە ئیسلامیەکان و بچوزانم کرد وردە هێزی تر هەبن، ئەگەر داعی هەبێ، ئەگەر هەشتێک هەبێ، ئەگەر ئەم کەوڵە گەورە نەبێ مامۆستا دوجار ڕەنگە ئەوەی کە پێکوترێ چوزانم بە جۆرە لە جۆرەکان جوڵانەوەی ئیسلامی یاخود باڵمەوەی کە تەسیراتی ئیسلامی خەریکە وەردە لە تەوژمی ئیسلامی دەرەچێ یاخود با بڵێن لە هێزە ئیسلامیەکانە چێتە دەرەوە. قسەکەمان لەسەرەوەی یا ئەبێ کەوڵی خۆیان گەورەکەن مامۆسایان دەبێ ئەتراف بەوە بکەین کە وردە خەڵکی تر دروستە بێ کە مەسەلەن کاریگەریان لەسەر کۆمەلگا زۆرترە. جەنابەت قسەت بۆ ئەمە چییە؟ کاکە پەیوەند بۆ ئەوەش دووسێ قسەم هەن. قسەی یەکەمیان جارە ئێمە وەکو کەسانێک کە لە مەیدان و گۆڕەپانی ئیسلامدا دێین و دەچین دەبێ هەر پێمان خۆش بێ سوار چاک زۆر بن، هەر دەبێ پێمان خۆش بێ سوار چاک زۆر. بۆ ئێمە ئەو مامۆستایانەی کە هەن یعنی مەبەستم لە زانایانی ئیسلام وەڵی هەر مامۆستایی لە هەر مینبەر و میحرابێکەوە کە هەست بکەم باش باسی دینی خوای پەروەردگار دەکا و باش تعبیرێکی جوان دەکات لە ئیسلام، یعنی بەقەدەر ئەندامێکی مەکتەبی سیاسی خۆمان دڵم پێی خۆش ئەگەر دەورەکەشی زیاتر بێ زیاتریش. لە ڕاستیدا هەموو ئەوانەی کە لە بواری تەسکیە و تەسەوفدا کار دەکەن بەڵام بە شێوەیەکی دروست، هەموو ئەوانەی لە بواری پەروەردەدا کار دەکەن، هەموو ئەوانەی لە بواری بانگەوازدا کار دەکەن، هەموو ئەوانەی کە ئەو زانانی کە لە بواری فێرکردنی زانستە شەرعیەکاندا کار دەکەن. لە ڕاستیدا ئێمە هەمومان ڕێبواری یەک ڕێین، من ئەوانە هەمومان پێکەوەی و پاشان ئەوانش ئەوەی ئینسافی هەبێ دەزانێت. جارێ زۆرێک لەوانە لە باوەشی ئەو تەوژمە ئیسلامیدا پێگەیون، مەگەر چۆن ئەگەرنا پێست ناکە ناوبێنم زانایەکم پێشک نایە مەگەر چۆن مەگەر بەدەگمەن ئەگەرنا هەمووی لە باوەشی ئەو تەوژمە ئیسلامیدا پێگەیوە کادیری ئەو تەوژمە ئیسلامیە بووە بە شێوەیەک لە شێوەکان لەجێ کاریگەری ئەو تەوژمە ئیسلامیدا بووە. چونکە بۆ چێ هۆشیاری ئیسلامی لە نێو میلەتی ئێمەدا هێشتۆتەوە تەوژمە ئیسلامی لە ڕاستیدا جا تا ئەو تەوژمە ئیسلامی لە چێ پێکات و خۆ حیزبێکی کەوڵ تەسکی بچووک نەبووە، زانایان بوون، شێخی تەریقەتی تێدا بووە، مسڵمانان و دینداران گەنج پیر کامڵ لە هەردوو ڕێگەزەکان.
بۆیە کەواتە قسەی یەکەمم ئەوەیە کە ئێمە ئەوانە هەمووی بە چاوی نامۆ تەماشا ناکەین هەمووی ڕێبوارەیەک ڕێین ئەوە یەک دوو ئەوانە کەم و زۆر کارتێکراو بوون بەو تەوژمە ئیسلامیە لێ بەهرەمەند بوون و تەوژمی ئیسلامی کاریگەری لەسەریان هەبووە کە ئێستا بانگەوازکارێکە منبەرێکی بەدەستەوە میحرابێکی بەدەستەوە یاخود کەسایەتیکی ئیسلامیە نووسەرێکە کەم و زۆر هەر لە قوتابخانەی تەوژمی ئیسلامیدا پێگەیشتووە یعنی ئەگەر تۆ یەک بەیەک بیان هێنی ئەوانەی ئێستا کاریگەریان هەیە هەرێکەی تەماشا دەکەی پاشخانێکی لە تەوژمی ئیسلامیدا هەیە ئەوە دوو سێ کەوری خۆ فەراحکردن لە ڕاستیدا هەمیشە پێویستە ئینسان بە ئەندازەی ئەوە کە باوەشی فراوانتر دەبێت جێ زیاتری خەڵکی تێدا دەبێتەوە بەڵام ئەوە نابێ لەسەر حیسابی ئەوە بێ با ئێمە بێنین هیچ ناسنامەیەکمان نەمێنێ ینی هەندێک کەناڵ هەیە هەموو شتێکی تێدایە وەکو چێشتی مەجێور ئێوە چی ینی هێندێکی تێدایە دژی هەندێکێتی هەندێکی مەسەن باسی جۆرێک باسی ئیمان و عەقیدە هێندێکی پێچەوانەی ئەوە بازە هێندێکی دژی ئەوە نابێ ئەوە لە ڕاستیدا ئێمە دەبێت ئەم کۆمەلگایە هەوڵ دەین خاڵی خێر و باشی تێدا بەهێزکەین زۆرکەین وە کەم و کوڕەکانی چاکەین نەک خەڵک چۆنی پێخۆشەوا بکەین قسەکەم حاڵی دەبی خەڵک چۆنی پێخۆشە ئێمە بە دوای ئارەزووی خەڵک کەوین دەبێت خەڵک بە دوای هیدایەتی خوا بخەین نەک کارەکەی ئێمە بە دوای ئارەزووی خەڵک کەوێ بەرژەوەندی خەڵکە بۆ چونکە بەرژەوەندی خەڵک لەوەدایە ئەتو هەڵەکانی بۆ ڕاستکەوە نەک خەڵک چۆنی پێخۆشەوا بکەین ئەتۆ پێت خۆشە حکایەتام بکە بەڵگار حکایەتام بکە ئەتۆ پێت خۆشە باسی شتی ئەفسانەی بکەین دەی بەڵە قوربان باسکە ئەتۆ پێت خۆشە وا باسکەین وا باسی پێغەمبەرکەین عەلەیهی سەڵات وسەلام بچێتە قاڵبی شیرکەوە دەی خەینە مادەمات پێ خۆشە باسکە نابێەوە بۆ وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله يعني كخواي پروردگار دفرمي فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول إن كنتم تؤمنون بالله واليوم الآخر جاء لا يعني إسلامي ملتزم پابند بدو أرزو خلق ناكبه ناس شيء ببي خلق شي بي خوش وابله خلق شي بو چاك وادله خلق شوني بو باشه دبي وابله جاء اليردا بل باكول خما فرح كاين بلان ببي ميزان الشريعه نك ببي ميزاج خلق كوملغا چونكه مرجنيه قلبالغ چند بدورويا اوش تيجي گرنگه كاكا بيون مرجنيه قلبالغ چند بدورويا مرج اويك او قلبالغ چندي بو شويك اخوا ديوي پیغمبر ديوي عليه الصلاه والسلام چندا او قلبالغ ببي ميزان شريعته نك ببي ميزاج خويا بلا ما مصابه لێرەشەوە قسەیەک لە بابەتێکی زۆر گرنگ بکەین ئەوش من بە غەدری ئەزانم ینی بەبێ ئینسافی ئەزانم جاری وا هەیە ڕاستە حیزبایەتی لە هەرێمی کوردستانە ناشرین بووە خەڵچێک بەسەرم بە وەعی ئەمە قساکە بە تێگەشتنەوە ئەڵێ حیزبایەتی چونکە هەندێک شوێنەواری حیزبی بینیوە مەسەلەن بۆ منە لە دەسەڵات تاوەکو گەندەڵی و چوزانم هەر کەس بۆ خۆی و چوز ئالەمانە ینی لەو بینەیە مەسەلەن بۆ منە خەڵکەکەش بۆ خۆی چەساوەتەوە حیزبایەتی لەلایەن ناشرین بووە بەڵام خەریکە ئەم غەدرە زۆر جار بۆ هێزە ئیسلامیەکانیش دروستەکرێت لە کاتێکە نەچوونە دەسەڵات نەک هەر بۆ ینی با ئەو بڵێن ڕەخنەکە بەس لە دەسەڵات بێت تەنانەت لە بواری دینداریشە زۆر جارە گوتر کاکەوەڵا حیزبە ئیسلامیەکانی تر گەشتونە بنبەست تەنانەت لە بواری ئاینداریشە کە کاریگەریان نەماوە تەنانەت ڕەنگە داعی هەبێ ئیدعای ئەمە بکە لە کاتێکە ئەوەی کە پێگوترێ پەنا ئەوەی کە پێگوترێ ستەیج و ئەوەی کە پێگوترێ گۆڕەپانەکە بەدەست هێزە ئیسلامیەکانەوە سەراحەت یعنی گەر هێزە ئیسلامیەکان نەبن من باوەڕم وایە ئەمە یەقینێ لە لای من هیچ داعێک ناتوانێت ئاها بە ئازادی خۆی مەسەلەن بۆ منە قسە بکە واروها لەسەر مینبەرەکانەوە ئەوەی کە ئێوێ بیڵێ بەڵام کە دێتە سەر قسەکردن لەسەر هێزە ئیسلامیەکان منەمەوە لێرە داکۆچیەک بێ هەنی دیفاعێک بێ سەرەکان زۆر بێ ئینسافی لە سەبارەت بە هێزە ئیسلامیەکانە کرێ کاکە پەیوەند لەم بابەتەدا لە زۆرشتی دیکەدا حەق و ناحەق تێکەڵ دەکرێ ئەوە حەقە لایەنە ئیسلامیەکان تەوژمی ئیسلامی دەبێت چاو بە خۆدار بجێڕێتەوە ئەوە حەقە کە لە تەوژمی ئیسلامی کرچ و کاڵی و کەم و کوڕی هەیە کۆمەڵی مەلایکەت نین چۆن حەقە وا بەو شێوە ڕەفتارکەن و مامەڵە بکەن چۆن حەقە وا لە شتەکان تێبگەن ئێمە هەمیشە دەڵێن ئیسلام حەقی مطلقە بەڵام خۆمان کە دەمانەوێت لە ئیسلام تێبگەن و شوێن ئیسلام کەوین مەرجی حەقی مطلق بین
ئێمە نیسبین ڕێژەین کەم و کوڕیمان هەیە چاکەمان هەیە خراپەمان هەیە هەڵەمان هەیە ڕاستیمان هەیە ئەوە لایەکی قەزێکە یعنی تێکەڵکردنی ئەوەی کە تەوژمی ئیسلامی پێویستی بە چاو بە خۆدا جێڕان و هەڵە و کەم و کوڕی هەیە ئەوە حەقە ئەوی دیکە کە وەڵام مادام تەوژمی ئیسلامی کەم و کوڕی هەیە هەڵەی هەیە پەڵەی هەیە کەواتە گەیشتۆتە بنبەست ئەوە ناحەقە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام لە قورئاندا خوای پەروەردگار هەڵەیان پاڵ دەداتە ئەڵبەتە و هەڵەی پاڵ دەدرێتە لای پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام هەڵەی ئیجتیهادیە هیچ پێغەمبەرێک سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان بێ زانی بێ تێشتێ گوناحەنەی کردووە بەڵام خوای پەروەردگار باسی ئادەم دەکا وعاسا ئادەم ڕەبەهو فەغەوا باسی یونوس دەکا ولا تەکن کەصاحب الحوت باسی پێغەمبەری خۆمان محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام واستەغفر لذنبك ليغفر لك الله ما تقدم من ذنبك وما تأخر کە بە تاکید وشەی ذنب کە بۆ پێغەمبەری خاتەم بەکاردێ عەلەیهی السەڵات وەسەلام جالۆیە کە بۆ خەڵکیکە بەکاردێ پێغەمبەری خوا صلی الله عەلەیهی وسەلەم جاری بە شتێک نەی پێکاوە وەکو مامەڵەی لەگەڵ دیلەکانی بەدردا وەکو مامەڵەی لەگەڵ عەبدوڵای کوڕی ئومی مەکتومدا وەکو مامەڵەی لەگەڵ ئەوانەدا کە لە جەنگی تەبوکدا مۆڵەتی دان نەیەن کە خوای پەروەردگار دەفەرمێ عەفا الله عنک لما ئەذینتە لەهم جا هیچ کاتێک مرۆڤ لە هەڵە و کەم و کوڕی ئەوە خاڵی نابێ ئەگەر هەبوونی هەڵە و کەم و کوڕی بکرێتە بەڵگە لەسەر بە بنبەست گەیشتن ئەوە زوڵم و بێئینسافیە بلایەکی دی کاک پەیوەند ئێمە هەر کاتێک هەڵسەنگاندن دەکەین بۆ لایەنێک بۆ کەسێک دەبێ ئەو ژینگەیە ئەو بارودۆخە کە تێیدا دەبێت لەبەر چاوی بگرین کەسێک فڕێ دەدرێتە ئاوێکەوە تۆ دەبێت لەبەر چاوی بگری کە بابە ئەو بۆ خۆی نەچۆتە نێو ئاوەکە تا مەلەیەکی جوان بکە بە بەرگ و لیباسۆکە پەلە پرۆزێتی خۆی دەرباسکە دەبێت ئەو ژینگەیە کە مرۆڤی تێدایە دەبێت باش لەبەر چاوی بگری ئایا ئیسلامیەکان لە هەرێمی کوردستاندا کاتێک کە لە مافە سەرەتایەکانی خوان بێبەش دەکرێن کاتێک کە هەرچی سەرۆت و سامانە بە حەرامی دەچێتە دەستی تەوژمی عەلمانی ئیسلامی لێ بێبەش دەکرێن بۆ ڕاگەیاندنی بۆ کاری حیزبی بۆ کاری جەماوەری بۆ کاری خێرخوازی بەخشینەکەی ئێمە کە بەقەدەر وەزارەتێک لە وەزارەتەکانی حکومەت زیاتریش کاری کردووە کە من لە بەرپرسی گەورەیانی بیست ئەو اعترافی کردووە بەچی ئەو کارە دەکا هیچ بودجەیەکی لە حکومەتەوە لە حاڵێکدا کە بە بێفەرقی خانوو بۆ خەڵک دروست دەکا چارەسەری نەخۆش دەکا چارەسەری گرفتی مەسەلەن خەڵکی بێدەرامەت دەکات بەبێ جیاوازی ئینتیمای حیزبی سیاسی بەڵام ئایا تەمویل دەکرێت نەخێر لەکوێ هەر لە خەڵکی خێرخواز دەێت بە سوال و سەدەقە دێنێ ڕاگەیاندنەکە جەنابەت دەزانین چۆنی بەڕێوە دەبین باشە پاشان زەخت و فشاری دەرەکی نێودەوڵەتی جیهانی کە دژی تەوژمی ئیسلامیە لەبەرەوەی ئیسلام بەو ئەڵتەرناتیڤە شارستانیە دەزانێت کە جێ بگرێتەوە ئەوە لە ئەمریکاوە لە جوولەکەوە لە ڕۆژهەڵاتەوە لە ڕۆژئاواوە لە ئەوروپاوە نەخشەدا دەندرێ بۆ تەحجیمی تەوژمی ئیسلامی و دژایەتی کردنی کاتێکش دەعبایەکی وەکو داعش دروست دەکرێت و زەمینەی بۆ خۆش دەکرێت و ئیبراز دەکرێت بۆ ئەوە کە تەوژمی ئیسلامی ناشیرین کا بۆی مسلمانان ناشیرین کا بۆ ئەوە کە خەڵکەکەی ڕۆژئاوا و ئەمریکا و ئەوروپا بڵێن ئاهان کاکە ئەوە تا ئیسلام ئاوایە و بۆی حکومە بنەماڵەوەی میراتیەکانی منتیقەکە حکومەت تۆریتاری و خۆسەپێنەکان بڵێن کاکە دەتانێت گۆڕانکاری بکرێ ئەوە تا داعشەوە حازرە ئەوە هەمووی ئەوانە لەبەر چاو بچیرێ ئەو جا تۆ بێنی ئەدای تەوژمی ئیسلامی هەڵسەنجێنی دەبێ هەم دژایەتی ناوچەیە کە دەکرێت دژایەتی نێوخۆیە کە دەکرێت هەم ئاستەنگان کە دەخرێتە بەردەمی پاشان هەموو چاواشەکرانەی خەڵک یعنی تۆ تەماشا دەکەی وەکو جەنابەت دەڵێ کابرا زاری بەشیری حیزبی عەلمانی سوتاوە فوو لە دوای حیزبی ئیسلامی دەکا زۆر جارەوە ئەوم گوتووە یعنی کاکە حیزب وڵا خراپە کاکە تۆ کام حیزب خراپە ئەو حیزبەی کە سەر هەڵ نابڕێ بەرەو خوا ئەو حیزبەی کە حسابی قیامەت ناکە ئەو حسابی کە فەرق بە حەڵاڵ و حەرام ناکە ئەو حیزبەی کە دەڵێ هی خۆم بۆ خۆمی تۆش هەموو دەخۆم ئەوە خراپە تۆ جارێ ئیسلامیەکانت تەجروبە کردوون لە ئەوەدا تا بڵێ وەڵا هەموو وەکو یەکن جا ئەوانە هەمووی دەبێ شی بکرێن دەبێت لێک جا بکرێنەوە ئەمجا لەگەڵ هەموو ئەوانەشدا من دەڵێم ئێمەی کە کار دەکەین بۆ ئیسلام لە چوارچێوەی تەوژمی ئیسلامیدا کە وەکو گوتم تەوژمی ئیسلامی هەرەوە نیست چەند لایەنێکی ئیسلامی بن هەر زانایەک
ئەهلی هەر مینبەر و میحرابێک، هەر بانگەوازکارێک، هەر نووسەرێک، هەر کەسایەتیەک، هەر کەسێکە خەریکی تەزکیەی نەفسی خۆیەتی، هەر کەسێک کە ڕووکردنە خوایە، هەر کەسێک کە خەریکی شوێنکەوتنی سنەتی پێغەمبەر ڕسوڵ بە هەر شێوەیەک لە شێوەکان لە ڕاستیدا هەمووی دەچێتن و تەوژمی ئیسلامی و هەمووشی لە تەوژمی ئیسلامی بەهرەمەند بووە. ئێمە هەمومان دەبێ ڕۆژ بە ڕۆژ زیاتر چاو بۆ خۆدا بجێڕینەوە لە زیاتر چاکتر تێگەیشتن بۆ ئیسلام، لە زیاتر پێوە پابەندبوونی و لە زیاتر پێکەوە هاوکاریکردن و وەکو جەنابیش لە زیاتر چوونەوە خەڵک و ئاشبوونەوە لەگەڵ خەڵک و سڵح و سەفا بەرقەرارکردن لەگەڵ ئەو کۆمەلگای خۆماندا کە ئێمە هەرچی دیکەین هەدەبێ لەنێو ئەو کۆمەلگایەدا بێ بۆ ئەو کۆمەلگای. مامەستا کۆتا پرسیارم لەم ئەڵقەیە کە کێن بە کۆتا پرسیاری ئەم مهینە و لە ئەڵقەی داهاتوە ئینشاڵڵا چینە سەر کتێبەکە. ئەویشە گوترێ ئێستا حاڵەتێکەیە ئەویش مزگەوتی برایانی سەلەفی ئەمە بۆ ئیسارە نیە خوای زانێ ئەنی هەر وەکو تێگەشتنە ماڵم مزگەوتی برایانی سەلەفی قەرەباڵغە بێ لەبەرامبەریشە مەسەلەن بۆن منە تەچی ئەهلی تەسەوفیش مەسەلەن بۆن من یاخۆ بڵێن شێخانیش مەسەلەن ئەهلی تەریقەتیش قەرەباڵغە بێ ئەمان کردووە قادری و بەنەخشیەوە بەڵێ ئەمان کردووە بە بەڵگەی ئەوەی کە جۆرێک لە نائومێدی لە هێزە ئیسلامیەکان هەیە یاخود با بڵێن پرۆژەی ئیسلامی لە ڕوانگەی پەروەردەییەوە کە لە ڕابردووە زۆر گرنگی بە پەروەردەداوە جۆرێک لە جۆرەکان ئێستا پەروەردە لەسەر ئاستی مەسەلەن بۆ بنڵە لایەنە ئیسلامیەکان بە جۆرە لە جۆرەکان گەشتوتە بنبەزی شکستی هێناوە تۆ بە ماڵی کاک پەیوەندەوە کەسێکەوە دەڵێ دیارە ئاگای لە دنیا نیە بڵێ بۆچی من بۆ خۆم لێرە لە هەولێر و لە هەموو ناوچەکان لە سلێمانی و لە گەرمیان و لە کوێستان و لە هەمووی هەموو یعنی هەر کاتێک کە کۆڕێک دەبێت بۆ بانگەوازکارێک و بەڵکو چالاکیەک دەبێت تەماشا دەکەی ئەو شوێنانەی کە ئێمە و غەیری ئێمە ینی کادیرانمان برایانمان خوشکانمان مامەستایانمان تەماشا دەکەی ڕێوە بەڕێداری ناکەوێت دەرزێ هەڵاوی بە عەرزێ ناکەوێت پڕ دەبێت لە خەڵک جا خۆ گەر مەسەلەن ئەو بە مناسەبەتێک بە مناسەبەتی ساڵانەیە بە مناسەبەتی هەفتانە مزگەوتەکە پڕ دەبێت تو هەموو دەمێت مزگەوتەکەت پڕە هەموو دەمێت ئەو شوێنەی کە خەڵکی تێدا کۆ دەکەیەوە پڕە بۆ دەرس و دەور بۆ پاشان من پێم خۆشە ینی ئەو پرسیارە بکەم کام لە هەموو ئەو ڕێکخراوە بڵێن پێیان دەگە ڕێکخراوی مەدەنی یا خودی تەوژبی سەلەفیات سۆفی کامیان بەقەدەر بۆ وێنە ڕێکخراوێکی ئێمە بڵێن ڕێکخراوی ڕۆشنبیری نووری حکمە بە سەنتەری حکمە کە مەشهورە خەڵکی هەیە خەڵکی هۆشیار کردوەوە خەڵکی لە قوڕان تێگەیاندووە یا خانەی فەرموود یا قوتابخانەکانی عەبدوڵای کوڕی عومەر کە زۆرێک لەوانەی ئێستا بانگەوازکارن و لە شوێنی دیکەشن لە مینبەری میحرابیان ئاوەدان کردوونەوە لە قوتابخانەیە دەرچوون هەروەها قوتابخانەکانی دیکەی کە بڵێن سەر بێ بەس مامەستا کێشەیە ئەگەر دەورەی ئەوجان قەرەباڵغ قەت نەمگوتوە کێشەیە بەڵام دەڵێم ئەوەی کە پێی وایە هەر ئەوێ قەڵەباڵغ نەخێوانیە پاشان ئێمە دەڵێن هەر خواخوامانە ئەگەر تەچیە ئەگەر خانەقایە ئەگەر مزگەوتی سەلەفیە ئەگەر خەلەفیە هەرچیە خواخوامانە پڕ بێ لە نوێشکەر و لە دیندار و لە خەڵکی موسڵمان بەڵام گرنگەوەیە کە باش لە دین تێبگەن و پاشان لەسەر بناغەی خۆجیاکردنەوە نەبێ لە مسڵمانان و ئەنە مینە الموسلیمین لەسەر بناغەی تەبایی بێ و پاشان هی مزگەوتەکەی دیکەش بەی خۆی ئامزانن نەک هەر ئەو ناو مزگەوتە کە جاخۆگە مسڵمانانی سلێمان هەرەوەندە بن کە لە فڵان مزگەوت کۆ دەبنەوە یا لە فڵان تۆچی یا لە فڵان خانە زۆر کە من جا ئەوە زۆر خەڵک لەوە لایەنە ئیسلامیەکان بەڕەخنە دەگرێت کە وەڵا کاکەوە خۆی جا نەکردوێتەوە باب ئەوەی لە مزگەوتی فڵان مزگەوتیش کۆ دەبێتەوە لە فڵان تەچێ لە فڵان خانەقا و لە فڵان شوێن و لە فڵان شوێن و ئەوەی بۆ فڵان بانگەوازکار و بۆ فڵان کادیرە و هەمووی هەر ئەهلی ئیسلامە گرنگەوەیە چۆنیەتی تەوجیهکردن و ئاراستەکردنی خەڵکەکە بە باری برایەتی ئیسلامی و برایەتی دینداری مسلمانەتی و پێکەوە هاوکاریکردن نەک دژایەتی پێکەوەکردن و خۆ کوشمەڵە نەکردن لە جوغزێکی دیاری کراودا خۆ دانەبڕین لە خەڵک آياتك وادا فرمي ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين خواي پروردگار بو خوي دزاني شده فرمي بانگواز بكي بولاي خوا كردوي شاك بكي بشلي من لمسلمانانم خو جانك إلى مسلمانان لني وان دابي جاء أقر بناوي سلفي بناوي صوفي بناوي طريقتي بناوي لانيش إسلامي بناوي هرشي هاي قرنقتو مسلماني خلق يعني ملوكات هل ده سر خرماني إسلام و پاشان وەکوگوتم بە ڕوحیەتێک کە هەموو تواناکان کۆ بکرێنەوە بۆ ئەوەی کە ئەم کۆمەڵگای خۆمان بۆ شێوە لێ بکەین کە جێی پەسەندی خوای پەروەردگار و پێغەمبەری سپاس دەکەین مامۆستا بابزانم
مەدانسازێکی باشمان کردو بۆ کتێبەکە واتە ڕێڕۆشنێکی باشماندا لەوەی کە ئینشاءڵڵا ئەڵقەی داهاتوو بچینە سەر تەوژمی ئیسلامی و ئەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانی ئەچینە سەر کتێب خاڵە هاوبەش و جیاوازەکانیان بەڵێ جیاوازەکانیان بەڵێ هەردووچیان دەچێتەوە زۆر باشە خاڵە هاوبەش و جیاوازەکانیان دەست خۆش بێت بەسەر چاو جەنابەت ئەو ڕۆیشتن بەرەو کتێبەکە و ئەوەت باشت شێلا پێم وایە ئێستا گەیشتوینە سەر سوێی چوونە نێو بەتەچی لە بەرگەکەەوە دەست پێکەین مامۆستا لە تایتڵ و لە ناو نیشانەکە ئینشاءڵڵا دەست پێکەین ئەڵقەی داهاتوو باشە ئینشاءڵڵا خوا پشتیوان بێت. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەش تاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ